هەولێرێژی بەمەشیان و بە هەوڕازی دەمەشن. دەنگ باشە هاوڕێیان، دەنگ باشە، ئێستا دەنگ دێ، دەنگ باشە، ئێستا دەنگ کە سەر لە نوێ هەواڵێک بۆم بنووسێ. دەنگ باشە ئێستا. سڵاو ڕێز، ئەس بە کورمانجی داخفم هەوڵ دەدەم ئۆپەراسیۆنەکو لە کوردستانێ ڕاستی ئەف ئۆپەراسیۆنەکە یعنی تەنێ دەستگیرکردنێکی یاسایی و حقوقی و تشتێ وسانینە. ئەف ئۆپەراسیۆنەکە لە شەخسێ لاهور تاڵەبانیدا، لە شەخسێ شاسوار عەبدوڵڵادا، لە شەخسێ شێروان شێروانیدا، بەریاوی لە شەخسێ خوڕشید هەرکیدا، لە شەخسێ ئەدهەم بارزانیدا. دەمەکی درێژە حازرتیە ئامادەکاریش بۆی ئۆپەراسیۆنێکی وسا تێکردن. هەروەکی هون دەزانن لە کوردستان بە تایبەتیژی لە 2014 بەریاوێژی بێگومان دەناوە کریزێکی دایە، دەناوە قەیرانێکی دایە. ئەو قەیران گرێداییە چییە؟ ئەو قەیران گرێدایە مۆدێلی کوردایەتیە. ئەو مۆدێلە کوردایەتی مۆدێلێکی ئاغاتی، مۆدێلێکی چەتەگەری، مۆدێلێکی ماڵباتی، مۆدێلێکی ناسڤیل، مۆدێلێکی نادیموکراتیکە و لە سەرڤێ بنگەهێژی بە ساڵانە ئەم خوا جڤاتە یعنی خەڵکێ گشتی ئێک وەکمە نافکرن ئەم خوا جوان دەوی واریدە دوور دخەن، ئەم خوا ئیزۆلە دەکەن ji بۆی ku بە باوەڕیا من یعنی لە دەستپێکێ 2000دا ئەم بەحسەڤەیەکێ دیکەن ئەو مۆدێلە کوردایەتی مۆدێلێکی سەرکەتی نینە، مۆدێلێکی شکستیە، مۆدێلێکی ئاغاواریە، مۆدێلێکی تاڵانچیە، بنگەهێوی گەلێک دوور و درێژن، بنگەهێوی لەسەر بنگەها پرۆکسی هاتیە ئاڤاکردن. تو تەکلیاوی بە مافێ کورد و ئازادکردنا گەلێ کورد و ئازادیە کوردستانی و تشتێ وسا نینە. شخواس بنگەها سەر هەڵدانا کوردایەتی لە ساڵن شێستیدا لەسەر vê bingehê nebûye، لەسەر bingehê nakokiyên eşairî nakokiyên mezhebî bûye. her wekî ku hûn dizanin li Sulêmaniyê û li Behdînan berdewam berê şerê Qadirî û Neqşiyan hebûye, piştra şerê Mîran hebûye, mîrê Botan û Badînan û Soran û wan mîrana heneka her yek ji wane bi împeratorekî re carnacar îtîfaq kiriye li dijî yedî tir û piştra jê li destpêkê sala sed sala bîstê de gava ku modêla dewletnetew tê rojhilata navîn pakêzekî xwe bi xwe tînî, ew pakêz jî pakêza partiyên siyasî ye. Yek ji pakêzên dewleta modern ya netewî
و دەناڤاوێدا پارتیان سیاسیانێک پارتی دەبن مخالف هەنێک پارتی دەبن دەسەڵاتداری هەنێک جار هەڵبژاردن دەکرێت هەنێک جار هەڵبژاردن نایکردن و لە وەرداژی حرەکەتێکی کوردی ئاوا دەبە کو ئەو حرەکەت لە ناڤە ناسیۆنالیزمە عەرەبی عروبە ژەئالیەکی و ژەئالیە دنێژی لە ناڤە ناسیۆنالیزمە ئیتحاد التەڕەقیە تورکی دەرکەتیە لێ لە وردا گاڤەکو لە ناڤە ناسیۆنالیزمە عروبە و ناسیۆنالیزمە تورکیدا جێخۆ ناگرێ هەم تەقلیدێوان دکا هەم ناسنامەیەکی کوردیژی هەڵدەگرێ لێ نەگەشتی ئاڤایەکی مۆدرنیتە و ببە ناسنامەیەکی نەتەوی ئەو بەرژەوەندی و بنگەها چینایەتی و ناکۆکیەن و پێڕە هەنا لە دیرۆکەدا بەخۆڕە ئانیە لۆ ماژی تو لێدنەڕی گاڤک و حرەکەت لە ساڵێن شێستیدا پێنجیدا ئاوا دەبن ئەو حرەکەت دەدەستپێکێدا دەچە ji bo ku ne li ser bingehê azadî û demokrasî û berjewendiya gelê Kurd e wê demê di heman demê de li salên şexsî de firsetekî pir mezin heye li Rojhilata Navîn bi taybetî jî li Iraqê de ku derbe çêbûye yanî însanekî niştîmanperwer mîna Ebdulkerîm Qasim kudeta derbe çêkiriye û rejêma padîşayî ku tenê berjewendiya İngilîz diparêze ئەو ڕژێم ji holê ڕاکریە و قاسم بەخوا هەم ئالیەکیوی شیعەیە ئالیەکیوی سوننەیە و بەخۆژی لە کوردستانی مەزن بووە لە کوردستانێژی عسکەرتی کردە هەست و سۆزێکی بە کوردان را پڕپڕ مەزن هەیە دەوێت دەمەدا ئێدی فرسەتێک چێ دەبێت و دەستورە بنگەهین بێنویساندن عراق دەبە کۆمار و لە کوردستانی بەرهەم ئانین و ئاوردەکردن و خەواندنە سەرمایە پڕزێدە دەبێت هەروارێکیدا دەوارێ جوواکی دا دەوارێ ئابووریدا دەوارێ سیاسیداژی حتا نەهاژی جادە و مەکتەب و نەخۆشخانەیەن کو هەنا پرێن کو هاتنە چێکردن هەمی بەرهەمێن وێ دەمێنە لێ کورد دەچن وێ دەمێ ئەو حرەکەتە کوردی کوچە دەبێت دەچە بە ئیرانی ڕا و بە ئیسرائیلی ڕا ئیتیفاق دکە چما بە ئیران و ئیسرائیلی ڕا ژووی و قاسم کەسێکی نێزی رووسایە کەسێکی نێزیکی چەپە نەچەپە لێ نێزیکی چەپانە و کەسەکە دکارێ فیتنە و پرزگرێکی ناوە عراقی چارەسەر بکە ئەو پۆتۆنسیل تێدا هەیە بە قاسی و ئینسانێکی پرسیاسینی نە عسکەریەژی و دە هەمان دەمێدا قاسم ڕژێمە پادیشایی ڕوخاندی ڕژێمە کۆماری ئانیە ڕۆژهڵاتە ناوین لە ڕۆژهڵاتە ناوینداژی جیرانێکی عراقی وێ دەمێ مەزن شاهێ ئیرانی بیە و ڕژێمێک پادیشاییە لە ڕژێمێک کۆماری دەترسە و ئەو دەچن ئێدی حرەکەتە کوردی هان دەدەن بە تایبەتیژی دەرفەتێ دەبینن ژوێک و قاسم وێ دەمێ ریفۆرما ئیسلاح زراعی کردە یعنی عەردێ ئاغیان بەشێکی وێ ji destێوان دەرخستێ دایە جۆتکاران و بەرهەم و تراکتۆر و مادێن چاندنیە دایەوان داکو جوتکارێ کورد بەخوا چاندنیە بکەن جۆتکارێ کورد و ئاغیان کورد مخابن بە ناوێ کوردایەتێتێن خاپاندن و دچن چیە لە دژی قاسم شەڕ دەکەن و قاسم لاواز دەبە بە پەرە و لۆبیا ئیسرائیل و ئیرانیان ڕا و دەداویەداژی قاسم پڕپڕ لاواز دەبە عەرەبێن نەتەوە پەرست قاسم دخەن عەردێ یعنی بە ئاریکاریە کوردان بێگومان ئانژی بە ئاوایەکی ناڕاستە ڕاستجی بێ بە ئاریکاریە کوردان وێ دەمێ ئەو ڕژێمە سەدام بەرهەمە vێیەکیە و دەوێت دەمێدا دە هەمان دەمێدا گاڤک و قاش و شۆڕش مژوولە دەوێت دەمێداژی ئیدی جەلالی و مەلایی چێ دەبن مەلایی ژمەڵا مستەفاوەتێ جەلالیژی ژ جەلال تاڵەبانی تێ شەڕێ هەفتوو دەکەن مینە شەڕێ قادری و نەقشبەندیان ژخوا ماڵباتە بارزانانی نەقشینە ماڵباتە تاڵەبانی قادرینە ئەو بەردەوام دکە ئەو ناکۆکیەن بەرێ لۆماژی ئەم بەردەوام دەبێژن ئەو حرەکەتە نەتەوە پەرستی لە کوردستانێ بنگەهێکیوی خیانەت ئاغاتی چینێ ژۆر نۆکەرتی هەیە و بنگەهێکی ئازادی تێدانینە
بنگهکی ئازادی تێدانینە ژە ئالیەکی قاش و شۆڕشە دکەن شەڕ دکەن قاش و ji بۆی کوردان تێکۆشینە دکەن ژە ئالیەکی دنێت تو لێدنەری دەناوا خۆدا ئێدی لەسەر غەنیمەت و لەسەر تاڵانیە شەڕ دکەن نەها بە کورتاسی مەسەلە ئەوە نە تشتێکی دنەیە و گاڤاک و 30 ساڵە ئەو لەسەر دەسەڵاتداریەنە ئەو ژە هەر کەسی بێتر دکارن بەرژەوەندیە ئەمریکا ئینگلیز ئیران تورکیایە حتا وڵاتین کەنداوێ بپارێزن ji بۆی ku ئەو وسانە چۆوە ئەحمەد شەڕا ژە هەر کەسی زێتر دکارێ بەرژەوەندیە ئیسرائیل و ئەمریکای و ئینگلیز و سعودیا و قەتەر و تورکیایی بپارێزێ ئەو ژی بەوی ڕەنگینە لۆ ماژی ئەو هێز و وڵات ناخوازن وانە بکەون عاردەیەک یا دنێژی کەسێن مخالیف ئێک و قاش و مخالیفن مخالفەتێکی فکری ناکەن ئۆپۆزیسیۆنێکی فکری ناکەن بەوانڕە فکرێوان عینی تشتە یعنی تەنێ ناکۆکیەوان ناکۆکیان تەکتیکینە دەوارێ استراتیژیک دە ناکۆکێکی وان نینە لۆ ماژی سەرکەتی نابن چ قاسی کەس ئالی ڕادەبن لێ دەداویەدا دیسە دەبن پەدەکە دەبن پەدەکە دەبن یەکێتی و پەدەکەشی دەداویدا دیسە دەبن پەدەکەش بۆی و پەدەکە پارتیا هەری ژۆرە و هەموو لە ناڤاوی دەرکەتنە لە هەندرێوی دەرکەتنە نەها لە کوردستانیدا ئیرۆ چ هەیە کە ئەم وێ بە ڕەوشە ئیرۆڤە گرێ بدەن دە ڕەوشە ئیرۆدا تو لێت نەڕی بە تایبەتیژی پشتی ریفراندۆمێ و بەری ریفراندۆمێژی و کریزە سەرۆکاتی هەرێمێ هەبوو یعنی مەسعود بارزانی دخواست بە سەرۆکەکی مطلق و گرێدانێکی بە پەرلەمانی دەواری دەستوری و یاساییدا پڕ نەبێ سۆز نەدێ پەرلەمان وەک ئەردۆغان بێژە من دەنگژگەل ئانیە و ئەز بەرپرسیارم ئەز دکارم هەر بڕیارێکی بدەم و کەس نەکارێت لێ پیچینێ لە بڕیارێن من بکە بەوێ ڕەنگی ئێدی هەنێک ئالی بە تایبەتیژی بزافە گۆڕان یەکێتیژی ژبنڤە هەنێکی بە سینسی لە دژی وێ بوون وێ دەمێ ئێدی کریزێکی پڕپڕ مەزن دەرکەت ئەو پەرلەمانتۆیە کو هاتبوو ئاواکردن ji ساڵە 1992 و پشتی 2000 جارێکی دنێ هات بۆ ئاواکردن و قاش و دگوتن ئەو مۆدێلە کوردستانی مۆدێلەکە ji بووی هەمی عراقێ مۆدێلە ڕۆژهەڵاتە ناوینە مۆدێلێکی باشە و ئەو مۆدێل ژنوڤە هات خراکردن ئیدی سەرۆکی پەرلەمان و شاندن ماڵێ و دەریە بیرۆیاوی گرتن نەهێلان بێ هەولێریژی پشتی وێ ئیدی کریز دەوارێ یاسایی دەوارێ ئەخلاقی دەوارێ سیاسی دەرکەت و پشتڕاژی گرێبەستە پەترۆڵێ هات ئاواکردن ji خۆ بنگەهێکی کوردایەتی ئەوە بیانی بنگەهێکی چەتەگەریە ji بووی و چەتەگەریژی ئاوا بەبە divê ئابووری هەبێ بەرێ ئابووری ئەو قاچاغێ سەر سنوور بوو نەهاژی ئابووری قاچاغی پەترۆڵەیە و بەوێ ڕەنگیژی بریارێکی استراتیژی خەلەتدان پرۆتۆکۆلێکی 5 ساڵی بە تورکیای ڕای ئیمزاکردن و ئەو ژی بەس نەبووتەنێ ڕابوون ریفراندۆمژی ئانین سەر ئیدی بەوێ ڕەنگی حتا ئیرۆ هات ئیرۆ خەڵک برچیە خەڵک ناڕازیە مەشروعیەتە پەدەکەویەنەکەی قەت نەمایە کەسێکی مینە خوڕشید هەرکی دکارێ بە 45 کەسی هەممی عربە و ئاراژێن عسکەریەن ئەمریکی کو دەستێ پەدەکێدانە هەمیان تێک بشکینێ مەشروعیەتاوان هەبووناوان بخێ بن پرسیاراندا لۆ ماژی نەها لە کوردستاندا تولێت نەڕێ هێدی هێزێن بچووک چێ دەبن ئەو هێزێن بچوو وەک من گوت ئەو هێزنینە کۆم هێڤیان لەسەروان بکەن ji بۆی و هزراواندا استراتیژی نینە ناکۆکیەوە ناکۆکیە تەکنیکینە لەسەر بنگەها غەنیمەت و تاڵان و ئابووری و تشتێن وسایدی ناکۆکیەوان هەنا و هەر کەسێکی کو
بەوان ماڵباتان ڕا پرسگرێکێکی ویچە دەبە دەردەکەوە پارتێکی چێ دیکە دەناواندا بەرهەم ساڵح هەیە مەلا بەختیار هەیە تو لێ نەڕی ئەدهەم بارزانی هەیە دەخوازێ تشتێکی وسا بکە لاغ شێر جەنگیژی یەک ژوانە بوو کو پارتێک چێکر و دە هەڵبژاردنە داویەدا 2 کورسی ئانین هێزێکی وی 400 کەسی هەیە بەناوێ هێزێ 2 پشک و سەفقاتێن خۆی ئابووری هەنە ئابووریەکی خوا هەیە بە ڕەنگی مەترسیەکنوانە لەسەر دەسەڵاتداریە و ئیرۆکە هێزن هەرێمی و ئەمریکیژی حتا ئیران و تورکیا دەویواریدا ئێران و ئەمریکا دەویواریدا وەک هەف دەفکرن یعنی کو لە شوونە هێزن پارچە پارچە تەنێ 2 هێز هەبن ئەو 2 هێزجی دەوارێ شکلیدا بێژن مە پێشمەرگە کریە یەک تەنێ شکلی ینی چەوە حەشدی شعبی بە شکلیەن گرێدایە حکوومەتە سوودانیا لێ تۆعلاقی خۆپێرانینە ئەوژی دەخوازن تشتێکی وسا بکەن لە کوردستانی ئەوژی چ نابە یعنی حەشدی شعبی دیسانجی دەوارێ شکلیدا پارەیە خۆش وەزارەتە مالیە دەستینێ تعلیماتێن خۆ ژێرە دەستین چقاسی بەجێتینی بەجێنینی ئەو تشتێکی دنەیە لێ دیسە دەواری شکلیدا گریدایی عراقی یەنەکە و پەدەکە حتا نەها ملی سێوانە هێزی هەفتی و هەشتی هەنە هێزی ئاسایی شێوان هەنا کۆماندۆ هەیە دژە تیرۆر هەیە نزانم چه هەیە چ هەیە ئیدی لە کەلەکێ وانجی هێزێندنێ هەنا هەنێک هێز جوانە عسکەرینە مینا هێزی لاهور هەنێک ژی جوانە هێزن ئابوورینە مینا شاسوار هەنێک جوانەژی بەڕاستی هێزن ڕۆژنامەوانینە مینا شێروانی و هەنێکژی هێزێن جڤاکی و تەڕیقەتینە مینا ئەدهەم بارزانی هەنێکژی هێزێن عشیرەتینە مینا برادۆستیان ئانجی مینا هەرکیان و ژمێژە کارێکی وسا تێکردن کووانە بێن تەسفیەکردن هێدی ئەدهەم بارزانی ئێدی تەسفیەکردن شێروانی چەند ساڵە تەسفیەکردن بەریا 2-3 ڕۆژان دیتن و جەزاوی بەرڤەداوی بوونێ دچێ و شێروانی هێژی لەسەر لە زیندانی لەسەر لینگانە ئینسانەکە و ناسنامەیەوی شێروانی هەیە و ئەو ناسنامە هەنێکی مەترسیەکە لەسەر ماڵباتە بارزانی ناکۆکێن دەناوبەرە فاخیر مێرگە سووری و ماڵا بارزانی یا ساڵن 67 بەرچاوانە و تهدیدێک بوو لەسەر ماڵباتە بارزانی تەسفیەکردن و شێروانیژی مەترسێکی وستا لەسەر بۆ ڕابوون سیناریۆیەک چێکردن قاشۆ لە زیندانێ دژوونکردنە بەرپرسیارێکی زیندانێ ئانجی کارمەندێکی زیندانێ یا و لە زیندانێدا ئینسان دژوونان بکێ کارمەندێکی چییە ینی ساکینە جانسس 1000 تف لە گاردیانێن ترک کردن لێ گاردیانێن ترک بە قاسی فاشیست بووناوان نەگوتن کە ئەم جەزای ساکینە جانسس 2 ڕۆژان درێژتر بکەن هون چۆوە لەسەر تهدیدێکی قاش و گوتنێکی زیندانیەکی جەزایوی 4 ساڵ و نیوێ دنێ زێتر دەکەی دەوردا چ منطق چییە یعنی مەسەلەیە شێروانی ئەوە و پشتڕاژی لە برادۆستیان دەست پێکردن یعنی ڕێستۆرانتە هۆقە بازکردن وەسیلەیەک ji بۆی تەسفیەکردنا برادۆستیان ئاژی ترساندناوان لێ تەکلێکی وانی خۆش بە ئەمریکیان ڕاهێکاری لۆجستیکی یا ئەمریکیان برادۆستی ئەنجام دەدەن لۆماژی پڕ سەرکەتی نەبوو لێ حتا نەهاژی برادۆستی هێزەکەن دەبن چاودێریەدانا و دەوان ڕۆژانە داژی لەسەر خورشید هەرکی لە کەسی خورشید هەرکی بە قاسی و پێشمەرگەیەکی پەدێکێژی لە کەسایەتیاوی خواستە عشیرەتە هەرکی بترسێنن و دەورداژی سەرکەتی نەبوو ji bo ku عشیرەتە هەرکی بەڕاستی حتا داویە پشگیری کردن یەکێتیا خۆچێکردن لە هەمبەری واندا ئەس دەخوازم لەسەر مەسەلەیە عشیرەتیژی ئەوکەم لە جیکیدا دەوڵەت نەبوو سازی نەبوو یاساژ بووی هەر کەسی وەک هەر نەبوو سەروەر نەبوو دیموکراسی و ئازادی نەبوو لە وردا ژغێنی عشیرەت و چێکردنا جەماعەتان چارەسەریەکی دنێ نینە یعنی ئەس بەخۆ جارنا ڤەدیگەڕێم کوردستانی بەڕاستی یعنی تشتێک تێ شەیتان تێ هزرامن کو ئەس چۆ بکارم ئاغایەکی لە کوو ببینم یا و ئەس 3-4 ڕۆژان لە کوردستانی دەمێنم ئەو ئاغا من بپارێزی حتا گەلک جار شەیتانێکی وسە تێ هزرا منژی
يعني براستي خود باريزم كو نكم بي آغاكي شي نكم لسوريا إذا شو أنها عشيرة جنبوني وهاتن آفاكرن جبو يكو دولتنا ما ياسانا ما دستورنا ما برزقريكا عسايشة برزقريكا خواردني ماديته هي هركس مجبورة عشيرتك آفا بك لكردستان جي دا دمكي دريجة وسايا هاگر عشيرة جنبو جماعة آفا دكن جماعة آفا دكن أو جماعة دبن برزقريك بوسر دا الصلادارية ينكو بدك لو ماجي دفي وانا بين تصفية كرن وبشتي خرشيد هركي مسألة شيرواني ديسا لهوليري دوباره كرن ايدي قانون هم بريوي بكار آنين ولا سليمان يجي شاسوار عبد الواحد جبويك وكم نقول شاسوار عبد الواحد هزكيوي عسكرينينا لهزكيوي عبوري هي او عبوري طالانينا مشروعنا شخوة تكسنكو هزنواني عبوري هي عبوريان وان مشروعنينا تكس نشاسوار ونمالباتا طالباني نمالباتا بارزاني هيج كس يعني هیچ کس آبوریکی خو با آوایی مشروع آوانک یعنی سیستم تنیه سرمایه تنیه برجوازی تنیه رقابت تنیه چه تو دیکاری بحثی سرمایه داری که شریف بکی تشتکی وسط تنیه شخوا شاسوار جی نه تصفیه کردن او تصفیه جی بردوام دکا پشتی شاسوار مدید همون سریا لاهور شیخ جنگی هات او مسئله بیرنگیه مسئله‌ای به تمامتی ناشارستانیه و نرخاندنجی بلگوری من دوی چارچوبه ده بین کرن کی حقا کی نه حقا مسئله نینه مسئله اوکو لکردستان ده به وی مدلی به وی فکری تو تنه دکاری آغیان چه بکی و دناوا آغیان جی آغیان دنه چه دبن و هفدو تصفیه دکن هفدو دخوان و دبن مزیه میدیای جیهانی میدیای عربی و ترکی و ایرانی جی بوی رنگی مروف مسئله شروع بکا باشتر دبه لنها هون دزانن هنه کس بحثا 17 کشتیان دکن هنه کس بحثا 4 دکن براستی جی ام هیجی نزان کشتی چقاسن لبرین در گلک زیده هنه و مالباتا لاهور شیخ جنگی و برایانوی و در دوروی همی هاتنا دزگیر کرن احتمالا که مزن دزگیر کرنا لاهور شیخ جنگی زیتر گریدای او حزب کول مالاوی بتایبتیجی لبش لجبهه باکور دا شر دکر زو تسلیم بو و برایوی بریندار دبه گاوا کو دخوازه برای خود بشینه جیه کی سلامت خبری وی پینینه کو 20 کس ج چک دارنوی سنگری خو والا کرنو روینا انجی تسلیم بونه او به رنگیجی در دوره لاهور شیخ جنگی تی گرتن و تی تسلیم گرتن نها برانوی جی همی اکو هاتن گرتن ادنجی همیان کوم دکن سیناریوی کی هری مزن هری بهس کو هي او ایدی وانا جویکو مترسیکن لسر مالباتا طالبانی پر لاوازه پشگیریکی وی جواکی پشگیریکی وی ناوا یکی تیدانینا وانا بشین سرگنه بشین بریتانیای شخو لاهور شیخ جنگی و بریایوی همین اسنامه اوانی رگزنامه اوانی بریتانیا جیه بشینن ور و دست دینن سر مالو سامانین وان همیان یا شاسوارجی بویرنگی دکن و سریا برهم صالح و ملا بختیار جیته ده همان دميدا هاگر كون لتلفزيون الرودا وبنرن يعني مروف ليد نريكو اف لخوشيا بدكيجي بچه دچن واران دا دكاو برجوانديا بدكيجي لي ده همان دميدا اوبراسيون يكتيجي شكريا دكاو برجوانديا بدكي يعني قالك مروف وصابه بينا بریا هر تشتی یکیتی چند ساله دبیجن دگوتن مالباتا بارزانی داویه دا بخوشی بون مالبات یکیتی چند ساله دبیجن لسلیمانیه دا آزادی هي جي مخالفته هي آزادی سیاسی هي حتى جيكي أفدبكو الراز بشرتكي نبا تهديدكي بتشوكي لسر يكيتي مالباتا طالباني بيرنجا قافا كو تهديدكي بتشوكجي هذا من شاسوار كو فكري وحركتها وسياستها قد حزناك قال لك جي دورم لي قافا كو هر صاص تشار كرسيان زي تربينه
ابدا بالتهديد او ازادي وما ازادي حميد بن درو انها اوجي درو دركت ادعاء كو يكتي ذكر له هوليري تشتكنينا لسليمانيه اوجي درو دركت بي رنگي افيك دكون خزمتها بدك ده همان دمينا بدك چدكا گاوکو پرزگریکی وی بمالا طالبانی هبه بافیل طالبانی بتمامتی بیعت ندا پروژین آبوری یا چتگری یا کردایتی یا پدکه کو لینگا کیوی کندا و لینگا کیوی جی ترکیه گاوکو طالبانی پشگیری عراقی بکا آنجی پشگیری مخالفتی بکا آنجی پشگیری خلکی بکا داکو پرزگیک دناو عراقی بیچاره سرکرن دوی دمیده پدکه دچه مخالفتین مالا طالبانی لهم بریوان بکارتینی مینا ملا بختیار مینا برهم صالح حتی مینا لاهور شیخ زنگیجی بکارتینی و بکارجی آنی اوجی لیده همان دمیده پروژه‌ی که دنیجی وقت من گفت هزن هریمی و هزن امریکیجی دخوازن نه هر کس لگوری برجواندی خود دخوازه او دو هز بمینن هز جدس ندن اینها وقت من گفت مترسی زیده لهولره خورشید هرکیک بچل کسی هز زریوانی دخی بن لینگی خو کرامت و شرف و ناموسیوان دشکینی چند زاروکن هرکی دچن عربی اوانی هامر دشوتینن ایدی هاون و بیکسی و دوشکا و آرپیجی نما لینخن همو هز زریوانی رواندن و مسرور بارزانی دچه بن لینگیوی داکو شراگره گوتنیوی ناکا دداویه دا نیچیروان بارزانی دکوا دوری او مترسیکی پرپر مزنه شیروان یک دکاره لناو زیندانی دا مینا دمیرتاش ایدی سیاست مسرور بارزانی یا پولیسی یا استخباراتی یا قرقوشی بخی بن لینگان او مترسیکی مزنه شاسوارك دكاري بأبوريا خو جنجن برچيا سليمانية و ببروجين جوانكاري ومكياج وشيك بوشي وجلي خوشك لخوبك كانوا تشتنوسا دكاري دي قطاوان بخوبك شنو هر سال سيشار كوسيان زيتر بكا او مترسيا لاهورك دكاري بيجي چوها خورشید هرکی شرفونا موسى وخصد بندینگان لهليري أجدي دكارم لسليمانية عيني وصالوكم او مترسيكي جدية لو ماجي نها از باورم امریکیجی خبریوان جه هيا هايوان جه اوپراسيوني كي وسا هيا بغداديش خو هايوي جه هيا او دا صلاة بمينين جوان را قال لكي تشيترا حكايتها كو لكردستان عراق دردكوي وحكايتها كو كسين دخوازن او موديل كوبي بكن جوي بشين كردستاني او يعني ياكو دبيجن دولة تأثر بخوص تاتيا محبة أم أخ بباريزن أو حكاية وصا بمعنى أو حكاية وصا بوبوليستو هبونا وان فالا دخوازن بفروشن خلقي حمي أو كل باشور تشدب لو ماجي از هر جار دبيجم كردايتي غريك بنفرت كرن كردايتي مينا ترکچولوک چو هاتیه افلاس کرن و کسی مینا فاشیست که مینا دولت بخشلی دخواز چاره سریه که جرا ببینه که تجی مافیا بونا بالا سریوی کردایتی جی بیرنگیا چو عروبه چو فاشیزمه کوید داگیر کر و داویه دا سر صدام خوار و سر اسد خوار و نهاجی عروبه کتیا بن لینگ اسرائیلیان کردایتی جی عینی بیرنگیا لو ما کردایتی گرگ بنفرت کرن لشونا کردایتی دوی تشتکی دنه موده فکرکی نو به آوا کرن حرکتکی آزادی و دیموکراسی به آوا کرن تاکه کرد کسین کرد دسپیک آزاد ببن بوی رنگی نبه براستی هبونا کردان و حرکت کردی دکوا بن مترسیکی پرپر مزن نهاج آف باندورا وی لسر پارچین دنیا کردستان جیه
نها هرا بروشنبيري فارس راه بر نرمجي بر ريفورم خوازي راه نقاش بك بيجا ام ستاتيو كي كردي دخوازن لايراني يا دي بيجا سوا ستاتيو كي كردي العراقي هي كالي بنر او ستاتيو تشيا تشتغريكا شبي اخلاقيكا شبي ناموسيكا صدام بقاسي فانا زرر داي كردان نخير دما صدام انسان هر چنبه فکری وی هبو روحکی وی هبو جواکا خود پاراست هنر خود پاراست هنر کردی دما صدام دا بو صدام پاراستن زمان و کلتورین ما حتى هنرمند ایرانی لريكا تلفزيونين كردي كو صدام تشيكربو ومن حسن زيريك كاريبون زماني كردي كلتوري كردي موسيقى كردي بباريزن نها هنرا كوهي بويا فاحشة خانة لبنان ده هر واركي داوسايا دواري اخلاقي ده دواري جواكي ده دواري سياسي ده دواري پرورده وخيندن ده دواري آبوري ده كسي بقاسي كردايتي زرر ندايا كردان او نخوشي او فيروس بچا هر پارچيكي كردستاني دي ويران بكا لي مخابن روشنبيركي تو نابيني روزنامه‌وانكي تو نابيني پۆلەتیقاچیەکی تو نابینی ئیدی دەبێژم پۆلەتیقاچی ئایدنێکی تو نابینی بکارە بە جەسارەت بە وێرەکی بە ئاڤایەکی پڕپڕمەزن سندوقێن ڕەش یا کوردایەتی دەرباز بکە و ڤیرۆسا هوندرێوی کەشف بکە حتا بەرنامەیەکی دن سلااو ڕێز لە کەرەماخۆ ئەو گوتنێن جودا ئەو بەرنامەیەن جودا کو لە تەلەڤیزیۆنن ترسنۆک یەن کوردان یەن پارتیە کوردان نایەن گوتن لە کەرەماخۆ پارڤە بکەن دۆست و هەواڵە ڕابشین ئەو ڕەجایەکی منە ژووە تشتێک و ئەس دکارم ژۆڕا بکەم تەنێ ئەوە تشتێک وش دەستێم بێ تەنێ ئەوە تشتێک و هونجی دکارن ژمڕا بکەن نە پەرەیە نە لایکە نە کۆمنتە لێ لە کەرەماخۆ هەنێکی ئاریکار بن ئەو ڤیدیۆ کەناڵەما دۆست و هەواڵی خۆڕە بشینن و ژوان داخواز بکەن ببن ئابۆنە داک و دەنگێن جودا ببیسن هون نەمەجبورن تەڤلی من ببن لێ دەنگێ جودا ببیسن کە ئەم بە هەڤرا گوتوبێژ بکەن کە ئەم چۆ دکارن چارەسەریەکی ji بۆی پێشەڕۆژێ ببین سلااو ڕێز دەم باش